سلااوان لێ بێ بینەرانی خۆشەویستی لێکدانەوەی هەواڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. دوێنێ هەواڵی گیان لەدەستانی ناخەژێنی چەندین پەناخواز کە لە بەلەمێکی 105 کەسیدا لە تورکیا بەرەو ئیتالیا ڕێکەوت بوون میدیاکانی هەژان. تا ئێستا 11 کەس گیانی لەدەستدا و ژمارەیەکی تریان بێسەر و شوێنن. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم مەسەلەیە داوامان کردووە لە هاوڕێ کاوە ئەلیاسی ئەندامی کومیتەی دەرەوەی وڵات کە میوانی ئەم لێکدانەوە بێ. هاوڕێکاوە بەخێر بێن بۆ ئەم بەرنمەیە و کەم دوایین زانیاریەکان لەسەر ئەم ڕووداوە بۆمان باس بکەن. زۆر سپاس هاوڕێ گوڵناز، سڵاو ڕێزمەیە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها هاوڕێیانی هاوکارتان لە ئستودیۆ. بڵێ ئەوەی کە تا ئێستا معلومە هەرچەند خەبەرهایەکی وا نەدراوەتە دەرەوە یا بەهۆیەوە کە حادسەکە تازەیە هشتەی زۆر شتی لێ بەڵاو نەبووە زۆر خەبەر ئەومان پێژێ کە نزیک بە 105 نەفەر لە پەناهجووان لەو بەلەمە یا قایەقە بووگن کە لە تورکیا بۆ ئیتالیا وەڕێکەوتون. تقریبا تاوێ لەمە بەرداوا 5 دقیقە لەمە بەرتواشێ بڕێخباری ترم کرد. خەبەرەکان حاکی لەوەسە کە 12 نەفەر گیانیان بەخت کردووە و نزیک بە 90 نەفەر ترکە نەجاتیان پێیا کردووە یاکەتێ بەیسڵاح شتێ دیاریان نییە بەشێکیشیان. جا بۆ بوونەوە کە هشتەی گاردی سەواحلی یا ئێمدادڕەسانی یۆنان بۆ شێوە کە لازم بوو یا پێویستە نەکەوتوەتە دوای بە دواچوونەوەی نەکردگە بۆیان و ئەوانە کە معلوم نییە بە تەواوی هشتە مەسەلەکە لە وەعزێکایەوە زەرەر و زیانێ گیانیەکان تا چە ئەندازەی کرد. بەڵێ بۆچی کەس بەهانای ئەم پەناخوازانەوە ناچێت هاوڕێکاوە؟ ئەوەی کە بۆچی هیچ کەس بە هانای ئەم پەناخوازانەوە ناچێ ئەس جملە لە وڵاتی یۆنان وڵاتێکی دەکرێ بێژی میزبانە لە ئاوەکانی ئەو وڵاتە ئەم حادسە ڕوویداوە هەڵەگەڕێتەوە بۆ چەند هۆکار. بەشێکی ئەوەیە کە وڵاتی تورکیا وڵاتی یۆنان هەروەها کە ئاگادارین وڵاتێکە کە ینی ئەکرێبێژی هەموو پەناهجوانێکە گەرەکیانە لە ئاسیە و بەرەو ئەوروپا خۆیان دەرباسکەن لە یۆڕەتەوەن وە ئەوێ بەئیسڵا شوێن یانە ئەمێنەوە یا ڕەتە بن یا هەرشێ. ئەمە حادسایەکە کە تکراریە بۆ وڵاتی یۆنان و بەشێکیشی کە تکراریە بۆ مەبەستە ناتر بێزار بووگن بێتاقەت بووگنەوەوانە بەڵام گەرەکمان و گەرەکمانە بێت تا ئەنازێک تەسیری نیاسە سەریان کەمتەر هەمن بە شوێنیان ناچن هەوڵ نادەن ئاسانکاری ناکەن حتا بۆ مەرگ و میرەکان بۆ نەجاتدان و ئەوانە هەوڵ تەقالا نادەن گۆیا ئەم بەلەمەکە غەرق بووە ئەو نەشوێنەکەی قوڵە کە چووەسە شوێنایەکی یعنی شوێنەکەی فرەفرە قۆڵەوە حتا گاردی ساحلی یۆنان وتوویەکەوە وەزیفەیەمە نیە و ئێمە هەرگێز لەسەر ئەوە بە ئێسڵان نیرو دانانین وەقت دانانین کە بڕین پیاکەین و بزانین دقیق چەند نەفەر غەرق بووگن و چەند نەفەری تێدا بووە ینی ئەو نشتەکە تقریبا ئەرزشیان هاوڕگە سەتاحەدە بەڵام و باوجودی ئەوەی چەندگیر جار ئەو کەسانە کە گیریان کردگە لەو شوێنە زەنگیان لێداوە تەماسیان گرکە لەگەڵ شوێنە جۆرەجۆرەکان ئەس جمڵە گاردی ساحلی و ئەمدادڕەسانی بەڵام کۆمەکێکی تایبەتیان پێ نەکراوە. ئەوەی کە وتم یۆنان کێشوەرێکی ترانزیت یا شوێنێکە کە پەناهەندە پەناهجوو لێوەڕەتەوەی ئەمە خۆی بە خودی خۆی بە شێوەی لە شێوەکان کارێکی کردگە کە بێتەفاوت بن نیروی فرەدانەنن بۆ ئەم جۆرە حادسانە حادسایەکی چەکە ئەوە نییە بێژی لە تۆلی ساڵە یەک دوو جارە تەفاقە کەفێ حادسایەکە کاکرێ بێژی لە توولی هەفتە یەک دوو جارە تەفاقە کەفێ هەر 21 22 بۆ بازم لەو ئاوگەلە حادسێکی تر ڕوویدا جەمعی خنەکان و جەمعێکی ژنەداتیان پێیا کرد. ئەوە بەشێ لە هۆکارەکانیە بەشێکیشی کە بەشێکی هاوکارەکانی ئەوەسە بەشێکیشی ئەوەسە گەرەکمان بێ و گەرەکمانەوەی ئەم وڵاتانە لەگەڵ یەکە بە وەسیلەی ئەو جمڵە ئەم جۆرە
ئەم جۆرەشتانە بەکارە بن وەکو ئەبزارێ بۆ فشار نسبت بە یەک مەسەڵەن تورکیا ڕوو بە یۆناان بەکاریەوە یۆناان ڕوو بە تورکیا و ئەوانە بەکاریەوە تورکیا یا یۆناان ڕوو بە ئەتحادیە ئەوروپا بەکاریەوە وەک گاه و گودارێکیش بنا بە قەراردادها یا قەرارها و ئەسنادەیەکی بینەمەلەلی کە ئیمزاکراوە کۆمەکەن ئاسانکاریکەن مەسایلی ئینسانیان بۆ مهم بێ بە شێوەیە لەش ئەسڵەن بۆیان نەک مهم نییە ئەگەر ژگەرەکیان بێ دەرباز بن بەهانە زۆرە مەسەڵەن بەهانەیەوە کە کەم بوودی نیرومان بووگە یا لەو وەختە نەمانتانیە بۆ شێوە کە لازم بووە بنا بە بڕێ مشکلات عەکسڵ عەمەڵ نیشان بین کە تەڵەفاتەکە کەمکەینەوەوانە. بەڵێ هاوڕێکتاوە پێتان وایە بۆچی وڵاتانی ئەوروپا بەم شێوە خۆیان لە ئاست ئەم کارەساتە بێمەسوولیت کردووە؟ وڵاتانی ئەوروپایی ینی مەسەلەکە ئەوایە کە هەوڕێک وڵناسکە وایە وڵاتانی ئەوروپایی خۆیان بێمەسوولیت نەکردو وڵاتانی ئەوروپایی خۆیان بەشێ لەم قەزایان خۆیان خوڵقێنەری ئەم کۆچن خۆیان خوڵقێنەری ئەم شەڕ و بێ ئیمکاناتی و نائەمنی وڵاتانن کە ئەم ئینسانە هەژار و فەقیرانە بێدەرەتانانە لێ کۆچەکەن. ئیساکرێت لەبارەی شەڕەوە بڵێ لەبارەی بێئیمکاناتیەوە بڵێ لەبارەی نائەمنیەوە بڵێ لەبارەی حەدێکی فرەفرە خوارەوەی ستانداردی زیندگی بڵێ هەمووانە ئەویش بە چ واستەیەک لە چە تاریخێکەوە لە تاریخ جەنگەوە جەنگە فروزیەوە لە تاریخ نائەمنکردنی وڵاتەکانیانەوە لەو تاریخەوە کە ئەگەر جەنگی جنەکەن و مستەقیم بە ئیسلاحەوە ستارتی لێ نەدەنیا کە تێ دەستی پێنەکەن شەڕ لە وڵاتانە بەڵکو بە شێوەیە لە شێوەکان ئەچنەوە وڵاتەکانەوە نفوزەکەنەوە وڵاتەکانەوە و تاوە نازەی کە لە باری اقتصادیە و منفعەتی بۆیان ئەوەی کە لازمە مەنابەحتەبیعیان ئیستفادەکەن استخراجی یەکەن نیروی کاری هەرزانیان لێ تەهیەکەن و دەسەڵاتی ئەم وڵاتانێج بنا بەوەی کە مەجبورە وەکو بەشێکی وەکو قرسێکی مسەکن بەکاری بووە کە پوڵی تەزریق بێتەنەوە سیستمەکەی بۆ ماوایە کە بتوانێت خۆی ڕاگرێت و بەشێکی ناچیزێکی لەنەو جامعە بڵۆکاتەوە تەنەدا بەم جۆرەشتانە ینی بە شێوەیە لە ئەکرێ بێژی ئیستعماری پێشکۆتوو جا بۆ بۆنۆ ناوێ ئینتزارمان بێ کە ئەم وڵاتە ئەوروپایانە باوجودی ئەو شعارە گەورە و زل و زەبەحەکە ئەیدەن ئینسان و ئینسان دۆست و دموکراسی و نازانم جەهان دنیا ئەبێ لە مەرحەلەیەکی بەیسڵات بڕێتە مەرحەلەیەکەوە کە لە جەنگ و ئەوانە دوور بێ بەڵام خۆیانە بینین خۆیان دابیرکەری ئەنواع و ئەقسامی سەلاحی پێشکەوتون و لەو ڕێگەیەوە کە بەئیسلا باشترین پوڵەکانیان دەسەکەفێ لە تاریخی فرۆشتنیەوە بۆ بۆنە هەرگیز پاشەکشێ لێ ناکەن ئەوە بەشێکی تریی هەڵەگەڕێتەوە بە مشکلاتی خودی ئەم وڵاتانە هەستیان لە ناوخۆدا مەسەڵەن تۆ تواشاکە بە هوێ سیاسەتی غەڵەتی کە گرتویانە بەر بۆ ئەس جمڵە پەناهجووێ کە واردی وڵاتەکەیانەوێ ئەویش نە بە خاطرەوە کۆمەک پەناهجووکەن ئەکرێ بە خاطری بەشێکی فرەچکۆڵەوە بەشێکی ئەوە بێ نیروی کاریان تەمینکەن یا کەتێ بە ئیسلام بڕێ مەسایلی تریان ئەس جملە جوابدانەوە بۆ قەتنامە و سەنەدانەیە کە ئیمزایان کردە ساڵانە بەشێ لە ئەنسانایە کە لیانە خۆمی لە وڵاتانی جەهان سێوم یا بە خاطر جەنگ و شتاشێ قبولیانەکەن قبولیان کردووە نەیان توانیوە بۆ شێوە کە لازمە زیندگیەکی ئیشیاوی ئینسانی ئەمڕۆژی لە وڵاتەکەی خۆیانە بۆ ئەم ئینسانانە دابینکەن مەسەڵەن فێری زبانیان کەن مەسەڵەن فێری کارێکیان کەن مناڵی ئەم بنیامانە ئەم مەهاجرانە یا پەناهەندانە شێوەیەکی بە شێوەیەکی شەهروەندانی تر بتوانێن ڕێ مەدرسە و فێربوون و پێشڕەف لە جامعەکە فێربێ لەوە کامڵەن شکستیان خواردووە بنا بە سیاسەتێکی غەڵەت گرتیانە سەبەر بنا بە شێوەیەکی بارهێنانی غەڵەت کە نەیانتوانیە بە ئیسلا پەناهەندە بۆ شێوە کە لازمە بیتێرنەوە سیستمەکەی خۆیان بیتێرنەوە سیستمی خۆیان بە معنەیەوە نییە بەو معنانە فەرهەنگی خۆیان درۆزیا غەڵەت پێ تەزرەخکەن و فێریکەن بەڵکو و جوابدەرەوەی نیازی ئەو ئینسانە بن لەم سەردەمە لەم وڵاتە بنا بۆ ئیمکاناتە کە هەیە ئەوە
ئەوە بەشێکیشی ئەمە خودی ئەم مەسەلە بووەسە هۆکارێک کە نژادگرایی و نژاد پەرستی لە وڵاتانی ئەوروپایە پەرەی گرکە و ئەماویش بە خودی خۆی معزلێکی گەورەی دروست کردگە و ڕۆژ بە ڕۆژێژ نەک هەر ئەوەی کە بەرخوردێکی درستی لەگەڵ کریا بۆ عقب نشینیکردن پێ یا لە بینبردننی بەڵکو بنا بە سیاستایەکی غەڵەت پەرەی گرکە و پێشرفتێکی کردگە و وەختی وای پێتەی خۆب ئەمە ئەوێتە وەزنێک لە جامعە لە قەباڵ حتا ئینسانهایەکۆ یا ئەحزاب NGOهای ڕێکخراوەهایی کە ئینسان دۆستیشن کە بتوانن گەرەکیان بێکارێکن بۆ ئەم جۆرە مەسایلە مەسەلەی پەناهجووی پەناهندگی ئەوە خۆی وەزنێکی گۆرە لە مقابل ئەمانەوە تەشکیل لەدا کە ئەوە نەک موفق ناوێ بەڵکو بە ئیسلاح تێدا ئەچێتی فرەفرە زعیفی زاهێرەوێ و ئەغڵبی حتا ئەم ئینسانانێک کە لە ڕابردوودا هاتوونە سێرە لێرە زێندگیەکەن کە پێوەزەوەن بۆ ئۆرگانی ساخون و بەخشن بۆ بەرەوە کە کۆمە بکەن تەعسیرێکی وای نابێ و حتا لە مەجبور بەشێکی فرەی لە ئەنرژیان نسبەت بەو مەسەلەی نژاد پەرستیەوانە بەکار بەرن جاگەرەکمە بێژم ئەحزابێکی کە ئەگەر لە پارلمانەکانە هەن یا ئەگەر لە پارلمانەکانانین لە دەرەوەگەرەکیانە کارێ بکەن بنا بەستەنینی بەرەی نژاد پەرست نەیانتوانیە کارێکی تایبەت کەن و ئەغڵبێکی مەجبورن کە ساکت بن لە بڕێ شوێنە بە خاطر ئەوە خۆیان لە توولی ساڵیانی ڕابردووە سەرچاوە و بە ئیسلاح سیاست گوزاری سیستمێکی غەڵەت بووگن کە ئەو نوع سیاستە نژاد پەرستیە پەرەی گرکە ئەس جملە وتم بە خاطرەوە نەیانتانیە پەناهەندە بار بێرن واردی سیستمیکەن زیندگیەکی تقریبەن باشی بۆ تەمینکەن ئەوانە ئەوانە کلەن مشکلاتێکە لە حاڵ حاضرە وجودی هەز و وڵاتانی ئەوروپاییچ بۆ شێوە کە تبقی ئەو سەنەد و قەرارداد و شتەکە ئیمزایان کردکە نەک ڕەفتار ناکەن بەڵکو وەکو شعارێ لەسەر کاغەزێک ماگەسۆ جارجار بۆ خاڵی نەبوونی عریزە احتمالی هەز قسێ بکەن بەرخوردێ بکەن یا حتا کۆمەکێکی ماڵی بکەن تواشا بکەین کە لە ساڵانی ڕابردوودا مەسەڵەن تۆ تواشاکە بارها ئەمما جەراگەلە اتفاقکەفکە وڵاتانی ئەوروپایی بەجێ ئەوە چارەسەرێکی دروست و حەساوی بۆ بدۆزنەوە مەسەڵەن ئەو پەناهەندانەی وەختی خۆی هەر لە 1-2 ساڵی ئەخێردا تای سێشکە جریانی هەیە لە تورکیا کە وەختی پەنگە خواتەوە فرا ئەوەنەوە تورکیا وەکو ئەبزارێ بەکاریەوە نسبەت بە ئەوروپا یەکسەر مەرزەکانی بازەکات و ئیسە چەندێک تەڵەفادە دەریە چەندێکیانەگەیتە ئەوروپا بەجێ خۆی ئەوروپایش بەجێەوە ڕاحلێکی باشی بۆ بدۆزێتەوە چارەسەری باشی بکە چارەسەری بنەڕەتیکە مەسەڵەن پیشنەهادی پاکەتێکی پوڵی پێیەکە پوڵێکی کەلان ئەڕژنێتە نەو دەستی سیستمی تورکیەوە کە ئەمە خەرجکە و شوێنهایەک دابین کا بۆ ئەم پەناهەندانە لە نەو خاکەکەی خۆی کە ئەمانە لەوێ زیندگیکەن ئەویش بەشێکی سەرفیەوە کە بەشێکی ناچیزی بەشێکی چێنێتە گیفانی خۆی بۆ بەرژەوەندی خۆی استفادەیەەکە و ئەوەی چارەسەرێکە زانین نەگەریش کارێ بکە چادرێکیان پێدا بڕێ ممکاناتی سەرەتاییان بۆ تەمینەکە بەڵام هەر ئەو پەناهجووانە پەناهجوون هەر لەوێمانەسەوە بەتەمای ڕۆژێکن کە فرسەتێکیان بۆ هەڵکەفێوێ جێبێڵن یعنی منزورم ئەوسە حتا ئەو تاکتیکانە بەکارەوەن گەرەکیانە مەسەلەکە بەجێ ئەوە ڕێحلێکی باشی بۆ بدۆزنەوە ڕۆژ بە ڕۆژ بیخەنە دواوە و چارەسەرێکی درۆستی بۆ نەدۆزنەوە وەکو قورسێکی مسەکن هەروە وێ بە ئستفادەکەن لە تاکتیکایەکی مەقتعی. بەڵێ هاوڕێکاوە وەکو دوایین پرسیار قسەت ڕوو بە پەناخوازان چییە کە ئەم ڕێگە پڕمەترسیە هەڵدەبژێرن؟ قسەکە وەیە هەوڕێ گوڵناز کەسێکە وەکو پەناهجوو لە وڵاتەکەی خۆی مەسکەنەکەی خۆی وێڵەکە وڵاتەکەی خۆی وێڵەکە تەن ئەدا بۆ ڕێگە پڕمەخاترە حتممەە دەلایلێکی هەیە دەلایلی یا ئەمنیەتیە یا بێکاریە یا ئەنواع وەخسامی فشاری زیندگی و ئەوانەسە ئەمانە قابل دەرکە بەڵام ئەیە باوجود ئەمانە قابل دەرکە ئایا واقعاً ئەرزشی ئەوەی هەیە کەسێک خانەوادەی 3-4 نەفەرە بە ئیسلاح خۆیان و منداڵەکانیان هەڵگرن خۆیان بن لەو ڕێگە پڕمەخاترە کە ڕێگایەکە ناتوانێ بێژی 50 لە حاڵ حازرا مۆفەقیەتەکە ئەتوانێ بێژی ینی لە 100% بە پای ئامار و ئەرقامێکە تەڵەفات دریا لەم ساڵانەی ئەخیرا لەو ڕێگە جا بۆ بۆنەوە
کەسێک کە وەکو گەرەکی بێ یا هەدەفیەوە بێ وڵاتی خۆی مەسکەنی خۆی جێبێڵێت و ئەم ڕێگە بگرێتە بەر ئەشێ سەبۆکو سەمینی ئەوە بکە ئەرزشی هەیە خۆم و خانەوادەم و منداڵم بەم لۆ ڕێگە ئەگەر چەند دەرقازێکیش لە جانتاما هەیە لە گیفانما هەیە خەرجی کەم و بڕم جیالەوە پۆل درۆسە تێت و ئەچێت و هەیە و نییە و پۆلی ژەغڵە وەختەکان خۆشببختی نایێرێ بەڵام تۆ ینی خۆت و ماڵ و منداڵ و ینی لۆ ڕێگا کەفێتە خەتەرەوە نەک بەهوێ ئەوە خۆت گەرەکۆ بێ خەرێکی لە مشکلێ دەرەچی بۆ ئەوەی کە لە مشکل دەرەچی بۆ ئەوەی کە دەرباز بی بۆ ئەوەی ژیانێکی باش دابینکەی بۆ خۆت و خانەوادەکەت و منداڵەکانەوە بەڵام مشکلێکی گەورەتر ها لەسەر ڕێتەوە لە وەکو لە چاڵێکی چکۆڵە خۆتکەیتە چاڵێکی گەورەترەوە ئەو چاڵە گەورەی چەست ینی ئەوێتە ئاخرین منزڵ بۆ بۆنۆ بەنەزەری من فرەفرە لازمە فرەفرە پێویستە کە ئەنسانهایەکی شەریف کە ئەو ڕێگایەگرنە بەر فکر لە هەموو مەخاتراتەکانی کەنەوە کە ئەیە ئەرزشی هەیە یانە و ئەگەر ینی ئەرزشەکەی تا چەند ئەندازێکە دەرسەدی مۆفەقێتەکە تا چەند ئەندازێکە و هەمزەمانیش فکر لەوەکەنەوە ئەیە باوجودی ئەم ڕێگە بەم هەموو مەخاتراتەوە کە ئێمە ئەگەر دەربازیش بی بچینە وڵاتانی سێوەم یا وڵاتێکە هەمورد هەدەفمانە بۆ زیندگیکردن چەندێت توولەکێشێ بۆەوە دامەزرین بۆ ئەوە ئیقامەتمان پێبن بۆ وەکو شاری وەندێ بە ڕسمیەتمان بناسن بۆ ئەوە زوان و سیستمی ئەوێ فێربین و ئەوانە ئەوەیش بەشێتر لە مشکلاتە دێ ئەمانە هەمووی بنینە ترازوێک هەڵی سەنگێنی لەسەرەوە با وجودی ئەو مشکلاتە لەو شوێنە کە هەمە زیندگی یەکەم هۆڵ بدەم خۆم ڕێ بخەم دەوروبەرەکەم ڕێ بکەم بۆ تەغییرێک حل لەو شوێنە کە بە دنیا هاتکم زیندگی یەکەم لەگەڵ هەموو کۆسپ و چڵەمەکانی ئاشنام هەوڵ بدەم بۆ تەغییرێ باشتر نییە لەوەی کە ئەو زیندگی هات و نەهاتە هەڵبژێرم ئەوە سە مەسەلەکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاوە بۆ ئامادەبوون لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵەیەمە. مامنون هاوڕێگوڵ ناز سپاس بۆ ئێوە و هاوڕێیانی هاوکارتان لە ئستودیۆ و ڕۆژێکی خۆش. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێکاوە ئەلیاسی ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران کە لە دەرەوەی وڵات میوانی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئامڕۆمان بوو. سپاس بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.